چ بۆ ژنەکە چ بۆ ئەوە جانتاکەم خۆشم حازر کردووە من ماڵەکەت بۆ چۆل دەکەم دەڕۆم لەو ماڵەدا نامێنم چ بۆ خڕێ لۆ تووڕە بوو چ بووە چ بووە کەتنەکانی تۆ بزانن ئیشە جوانەکانت بزانە چت کردیوە کە منە هاتووڕە بوو بێتم لەو ماڵە بڕۆم یان چم کردی وەڵی چم بەخۆشکردە چم کردیە تاقەتم نەما هێزی ئیشە خراپەکانی تۆم نەماوە دەڕۆم ئەو ماڵەت بۆ جێ دێڵم بەس بری ئەم چم کردی ئاخە سوچم تاوانم چت کردیە لە خۆت بپرسە دەیدەی فکریشی لێ بکەوە فکری لێ بکە بزانە چت کردیە ئەها فکریشی لێ دەکاتەوە فکری لێ بکە بزانە کامە کەتنت دەڵێم وەڵی ژنەکە ئەگەر مەقسەدت ئەوەیە دە ڕۆژ پێش ئێستا سورمێخانی جیرانمان بۆ تیانە چەفڕنی خێر دەگوتی بە هەزار نێ سەمون لەگە دەست خۆلۆم بینە بەخوای بەس بە هەزار نێم سەمون لوینەیە لە ساندەیە یعنی سەمونت بۆ ژنێ خەڵکی کڕیوە چی خۆ تاوانم نەکردیە سەمونت بۆ ژنێ خەڵکی کڕی ئەوە شت کرد نا لەسەر ئەوە نییە دەڕۆ باڵت بۆ جێ دێڵم داش هەتو وشی ئاگری هەرمە چوو ئەها بەبیرم هاتەوە هەبی نەبی سورمێخانمە تا بازار بلێ هات چاوچتە پشتە سەرت فەقیری دەچۆ بازاڕی گوتم بەو گەرمایە سواری کۆستەی نەبی ئەم دوکان لە بازارێ لەگە خۆما تا بازارم خۆتی ناخرا نەبوو چمە سورمێ چڵکن سوار سارەی کردیا چمە بردیتە بازاری ئەوە شت کرد سەرکات تۆ دەدانشە ئێستا چ لەم دوێ بەس بزانم لەسەر ئەوەشت تووڕە نیم لەسەر کەتنەکەی دیکە تووڕە ئەوەی نەنێ ئەو غەریبەی جیرانمان ڕێیان خان خەریکی پەم لێدانێ بوو چون بچێ پەمپم لێدا ئاوی نەدەهات پەمپت بۆ ژنی خەڵکیش لێداوە سەرکات ئەوە شت کرد پەمپت لە بۆیش لێدا یعنی ئەتۆ عادی خزمەتکردنی جیرانانی دەستت خۆش بی ئەمن تەحملم نەما ماڵ بۆ خۆت منداڵ بۆ خۆت هەرچی هەیە لە بۆ خۆت ئەمن دەڕۆ چ دە هێواش دانیشە دەستەوە هەر دەکە دێ فرچێ ماستی وازم لێ بێنە چت دەوێت دەی ئەتو چ لەم دوێتن ئەمن لەسەر ئیشی قۆڕەکانی تۆ تووڕەمە بەستە هەتا لووتکمات بەستە ئەها ئەی ئاگر بە زمانی کەویتن ئەوە لە بای چاخێ ئەمن دۆندرمەم دەخوارد ئەو ژنە بەسەداهات فرمێسکان بەسەداهات پێم گوناح بوو بەخۆ بە دوو مدارەوە هات 3000 ئیشم دابریا دەستم بشکا بە ئەو 3000 نەدابەیە چما تو پارەی خەڵکیش واصل نەکەی سەرکار ئەوە شت کرد نەخێر لەسەر ئەو شتانەش نییە ئێدی لەسەر چییە باشە ئەتو لۆ لەسەر ئەو ڕۆژچی ئەو ڕۆ پۆخڵەواتی من ببیرێتەوە ئەوڕۆ پوخڵەوە تۆم بەبیر ناتۆ ئەمە بۆ خۆمان ژنانە گروپێکمان هەیە ئەوڕۆ بڕیارماندا فێڵێک دابنین کە ماڵجێ بێڵێ شتەکان بە مێردەکانمان کەشف بکەین بەڵێ توش کەشفت کرد ئەو هەمووی شت کردیە بەبێ پرسی من گروپ کورە وەڵڵای سەرکار خۆت قوتار نەکەی تێدەچی چیا فکر لە کەتنەکانی دیت دەکەیەوە چۆڵای پێکەن لەبەتو دێتە چێ بە قورعاش دەکە ئەوی گۆتم سەر لەبەری هەموو درۆ بەخوای درۆ بوو ناوەڵا ڕاستەکانم هەموو پێکەشف کردی چێژنەکە ئاەتم بەخوای ئەمە ئاگادار ئەوە گروپتان هەیە خەریک بوون ئەوڕۆ ئەمە تاقیکەینەوە ئەمەش گوتمان پێش ئەمە تاقیکەنەوە با ئەمە ئەو قسانان لێ بکەین یعنی کوتان زانی لۆ تۆ دەزانی کەسێک نیە لۆمە بژێرتەوە کوتان بەعاز کرد ئەوانە نادەستی منە یعنی ئەمە جاسوسمان لەناو یعنی ئەو قسانی هەموو کردت درۆ بوو چێژنەکەم شتوا کو دەکەم کچێ بەخوام لە توزات چاوم کەس نابینی کچێم کو دۆندرمە لۆ فرمێشی دەکڕم کو عەلاقە سەمون لۆ قەرش دێنم چی خۆم شێد نیمە ئەم خزمەتی تو مارم دارە خۆم دەکەم ئەو قسەی دەکەی ببوورە بە هەڵە فکرم لێ کردیەوە بە بچم چایەکت بۆ بێنم ڕۆژانتاکە هەگرە و چای شملۆ لێنێ بەخوای جێنەوەکە و عاتفیا بێ قسەی فول دەبی بێ قسەی دیتەوە سەفر چانە و باش سەفەرێت تورچەم نەکرد بەو قورعان بڕستکە لەگە عەودا مامە ئەوی لەسەر پشتی لاشێ کردی هەموو دەژێڕاوە تەواو تەحملم نەماوە ئەو ماڵە جێی من نییە نانا بانگی من نەکەی تۆ تەکسی منیشە خانی سەوزەی دەوێت تەماتی دەوێت منداڵی بۆ بێنەوە لە مەکتەب هیچ ئیشیکیان نەبوو خۆ تۆ مێردی من نی دۆ بەسەر قسەی دەکە سەبر چیم پێدەگەیانی هەموو شتەکەم تێگە درۆ دەگە تو ناکەم درۆ ناکەی دەزانم تۆ سپایدەرمانی ژنانی گەڕەکی بزانە کێ جلی کەوتە خوارێ بڕۆ بۆی کۆکەوە بەڵام لە ماڵێ بۆ من مەستەر بینیش نی باشە تۆ زانیت یەکەم مێردە لە جیهاندا ئەتراف کە بەرامبەرژنی خۆی ئەوە عەلامەتی خۆشەویستیە باشە ئێتراف ناکەی چی دەکەی لەگە برادەرەکانت چوویەتە دیسکۆ داوە شتەی تۆکەی پیاوی دیسکۆ ئاوی بۆنی دیسکۆ لێدە دیسکۆ خۆشتە وەڵڵا تووشی دانە سەری بەخوا برادەرمان خراپ بوو ئەمیش لەگە خۆ خراپ کرد بەجێی ناکەم تۆبە ئاکجابە باشە جچی ئەو ژنەی
کرد بۆ ئەو بەری دیواری باشە ئێ بۆ خۆی نەدەچوو خود نازانین لاقی دێشتن لاقی دێشێ باشە تۆ پێم بڵێ تۆ تەڕەزانی تۆ چی ها تەڕەزانی منە ئیشە چ خێرم کردە خۆ کفر نەکرد بوویتە فریاکەوتنی ژنانی گەڕاک لە بەرژنی گەڕەک ئاگال لە ماڵێ نییە دنیا جیان پیاوەتیم کردی لەگە پیاوانم کردی و لەگە ژنانیشم کردیین لەگەڵ ژنانت بە ژنان دەبینی دەزانین چی هەر ئەوەیە من ناوسکم دەکوڵێ لێرەوە من تحمل ناکەم من ئەم ماڵە ویستم بەجێ بێڵم بەڵام بەجێ نایڵم دەبێت تۆ بڕۆی ئەو کەسێک کە ئەو ماڵێک تێکدا و ئاژاوی کردۆتە نێو ماڵە ئەوە دەبێ بڕوە یاڵا یاڵا بزر بە یاڵا بسمە چەندە دنیا هەرکوێ دیسکۆ بڕ بۆ دیسکۆ بڕۆ بۆ ماڵی خۆش نەوەڵە ژانە سەرت پێگە بە دیسکۆی تخوا بەڕاست هەستا بڕۆ خۆ چاکەوە بەخوا نەڕۆی لێ دەرێ لەو ماڵە ئێستا تەلەفۆن بۆ براکانت دەکەم باش بڕۆ بزر بە بڕۆ سپایدەرمەن تەلەفۆنکەم بۆ ئەوین بزانم ئەو چی کردووە ئەلۆ ئەڤینجان چی بوو تۆ چیت کرد ئەو بۆوە بەغەمگینی قسە دەکەی وەڵڵا من مێردی خۆم تاقی کردەوە چ بوو وەڵڵا مێردی من لە فەحس دەرچوو لە هەزە دەرچوو وەڵڵا مێردی من هیچ عیبێکی نییە پیاوێکی زۆر ڕێک و پێکم هەیە ئەدی ئیتو خۆزگەم بە خۆت نەوەڵڵا ئەوەی من و ئەوەی خۆ پێغەمبەر پێی خۆش نەبوو کردوویەتی وەی نەمینم ئەرێ وەڵڵا کچی خۆشنی نەهینایتەوە بەس ئەوە ماوە بیکە بەس هەرچی ئیشە تۆ بڵێ غەڵەتە کردوویەتی ئێلۆم باسکە ئەها شەوانە نەچوویتە ئەولا ئاها وز بە هەر بە باسکردنەکەشی تێک دەچم ئەڤین بەخوا هان دەست و قاچم دەلەرزێ ناتوانم قسە بکەم دوای قسە دەکەینەوە بۆ قورعانە دەڵێن قسە و باسی ژنان ئەلەم گروپەدایە با بێمە دەرێ لەوە زیاتر ماڵم پێکاون لەبێ